سەر چاوم کا قادر ئێوە باشن؟ والله باش سپاس ڕێزت هەیە وەختت هەیە ئێستا وەنیا؟ وڵای کا قادر من بەڵێنم بە تۆدا بوو ئاگام لێ جەنابی شتێک دوو ڕۆژە لەسەر خەتی بەس من وەکو عەرزم کردی و کاتم من لە سەفەر بووم بەڵام بەڵێ کاتم هەیە بۆچی بەس کاتەکە چەند بێت؟ وەڵا نازانم ئەو پەڕی خۆ نی ساعەتە خۆی بکوژێت نی ساعت زۆر نییە نی ساعت؟ با بزانم پرسیارەکان وەکو مەسوولەکی ئەوڕۆپی بە کورتی وەڵام دەنەوە وایە باش باش وەڵای ئێمە مەسوولی کوردین قەی ناکە نابەس ئێمە فەرمانبەری کوردستانی فەرمانبەر بخۆدا بەس بڕواو کە بە غەڵەت تێم مەگە من دیدار لەگە هەر بەرپرسێک دەکەم مەسەلەن 8 دقە قسە بۆ یەک پرسیار دەکە ئەکرێت بە 2 دقە کۆتایی پێبێن باش کاک سەروەر برا یەک لەو ڕەخنانەیە ڕاستەت دەکرێت کە بە ڕێزت بەشداری لەوەی 35,000 تان لە گەرمی جوتیارانی هەریر کۆیە بنەسڵاوە دەشتی هەولێر وەرتان نەگرتیە هەڵسای چوو لەگەر ئەوانەیە کۆمەڵێک مقاولیت کە ئەوەی خراپت وەرگرتیە وەلیژنەژەسەوەی پێکاتیە یعنی ئیوانت وەگرتیە بە پارەی ئەو پارەی حکوومەتی عێراق دەدا بەس ئیجوتیارانت وەرنەگرتیە کۆمنتت چییە لەسەرەوەی؟ کاکە قادر بابەتی گەنم بابەتێکە عێراق لە ڕێگەی وەزارەتی بازرگانی فیدراڵەوە لە ڕێگەی الشەریکە العامە لتیجارەت الحەبوب سەرپەرشتیەکە و سایلۆکانی هەرێمی کوردستان با بڵێن بەڕێوەبەرایەتی بازرگانی دانیوێڵەکانی هەرێمی کوردستان وەکو فەرعێک لە بەغا سەیرەکرێن خۆیان ئیشرافیانەکەن ئەو بابەتی کە جەنابەت باسیەکەی ڕەنگە ئەو هەڵێ باسی کە لە سایلوی هەولێر ڕوویداوە بە هیچ شێوەیەک من لەو بابەتە بوونم نییە نە لیژنەم نە ئەندامم لە لیژنەکان چونکە ئەو بابەتە لیژنەی باڵا لە بەغاو پێک دێت لیژنێک لە بەغاو بۆ سەرپەرشتیکردن پێک دێ و دوای ئەوەش لەسەر ئاسی پارێزگاکان لیژنەیەک بە سەرپەرشتی بەڕێز جەنابی پارێزگاکان لە هەموو عێراق با بڵێن هەر لە دهۆک هەتا بەسرا سەرۆکی لیژنەکان بۆ بە بازاڕکردنی گەنم بۆ تەسویقی گەنم جەنابی پارێزگارەکان لەگەڵ نوێنەری ڕقابەی تیجاری بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ پێم وابێ لایەنە ئەمنیەکان بۆ بابەتی پۆلیس و حراستکردن بە هیچ شەوەیەک من لەو لیژنانەیانیم. کاک سەروەر برا ئێستا ئەو 35,000 تەن لە گەرمی جوتیاران لەو منتیقانە وەرنەگیرایە چێ بەرپرسە ئەتو جێگر وەزیری بازرگانی و ئابووری یعنی وایە لە ڕووی لە هەموو ڕوێکەوە شمولی وەزارەتەکەی ئینگۆ دەکاتن لەگەڵتم شمولی وەزارەتەکەی ئێمەکە بەڵام من ڕەنگە بەشێک بووم لە چارەسەرکردنی ئەو بابەتە نەک بەشێک بووم لە دروستکردنی کێشەکە چونکە وەکو عەرزی جەنابتم کرد باشە بۆ وەرنەگیرا ئیوان وەرنەگیرایی گەرمی خراپ وەرگیرایە و بە سەری حکومی لەوان وەرگیرایەوە کەچی جوتیارە کە شەو نخوونی دەکا ئیوان وەرنەگیرا 35,000 تەنە کاک سەروەر یعنی زوڵمەکی زۆر گەورەیە لە جوتیارانی کورد دەشتی هەولێرێ دەکرێت دەشتی هەولێر و فەرمانبەرم لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ئەو ڕقمە دقیقم لانیە کە جەنابەت باسیەکەی 35,000 تەن کاکە دامانە 5,000 تەن یعنی کەی بەڵێ جەنابەت وتت بە من بە کورتی وەڵام دەرەوەی کاتەکە زوو ئیسپادە لێ بکەین جەنابیش دەگەر بکرێ ینی بە جوابەکانی من قەناعەتت بێ متمانەت بێت چونکە من پێرش کە جەنابەت تەلەفۆنت کرد من لە دەرەوە بووم وتم کاک قادر من لە تەلەفۆن و لە پرسیار ڕاناکەم جەناب دای بەڕێزی شەرت بێ و بەڵێن دەست خۆش بێ دەست خۆش بەڵێ کاک ینی من لەسەر وعدی خۆم بەڵام حەزم لێ ینی ئەوە بزانی ئەو 35 ڕقم من نازام لە کوێوە هاتووە احتیسابەکەی ژمێریەکەی چۆنە بەڵام ئەوەی کە ئەو هەڵەی کە لە سایلوی هەولێر ڕوویدا وەکو پێشتیش تۆزە پێش ئێستا عەرزم کردی هەڵەکە ڕوویدا بوو من بەشێک نیم لە ڕوودانی هەڵەکە ئەتوانم بڵێم من بەشێک بووم لە چارەسەرکردنی هەڵەکە بەکوێ گەیشتووە کاک سەروەر بەکوێ کاک قادر ئەو بابەتە حەل بوو چەند جوتیارێک ئەتوانم بڵێم ئەمە لیژنەی بۆ دروست کراوە و جەنابی سەرۆکی حکوومەت شەخسی لەسەر ئەم بابەتە هاتوۆتە دەنگ و لیژنەی بۆ دروست کردووە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لیژنەیان بۆ دروست کردووە ئەم لیژنەیە راپۆرتی خۆی داوەتە لایەنی پەیوەندیدار و لایەنی سەروی خۆی و ئیجراعاتی پێویست وەرەگیرێ و ئەو بەڕێزانش ئەو براجوتیانانش کە جەناب باسی ئەەکەی
گەنمەکانیان مابووە بڵێن گەنمی جوتیاری تر چوو بۆ جێگەی ئەوانە گەنمەکانیان لە کۆمپانیای کەتی تایبەت کە حکوومەت هاوکاری کردوون بۆی ئەوان هاوکاری جوتیارەکان بکەن ئەگەر گەنمێکیان بێنێتەوە لیان وەرگن لیان وەرگن لەبەری ئەو بابەتە چارەسەر بووە ئەو فەرمانبەرانش کە کەمتەر خەم بوون بە شێوەی لە شێوەکان دووچاری لێپرسینەوەی یاساییە بن ئاڕاستی یاسایانەکەن ڕۆبەڕووی یاسایانەکەینەوە ئەوە بۆ سێم جار بڵێم پێم سەیرەکاڵی من بەشێکم لەو 35,000 تەنە من بە هیچ شێوەیەک بەشێک نیمنەوە لە هیچ لیژنێکی شانە بووم بەڵام متوانم بڵێم هەوڵی چارەسەرکردنیم داوە کاک سەروەر یەکەمە 35,000 تەنە بڕوا بکە لە ناو بەرپرسانی خۆتان لۆم هاتی ینی ژمارەك نییە بە خۆم لێ ئەوم کردبی دوو ئەوە هەڵە نییە ئەوە تاوانە بار هەڵ باز با بچینە پرسیاری تر چکۆتی بە خۆت گوت کاتم کەمە بۆیە وتم ئەگەر هەوڵ دەی کاک سەروەر لە 2014 و 15 و 16 572 میلیارد دلار دینار بە ئیجوتیاران وەرگیرا ئەڵێن زیاتر لە 1000 جوتیاری حەقی ڕەوای خۆیتر چەکتان داوەتێ 8 ساڵە پارەکەتان نەداوە بەڵێ 572 میلیارد دینار لە عێراق وەرگیرایە 1000 جوتیار زیاترە چەکتان بۆ کردنە پارەیان پێ نادەن هۆکاری چییە و پارە نادرێتن کا قادرجان بزەبت من ئەو ینی بزەبت پرسیارەکە زۆر لام ڕوون نییە بەڵام عەرزی جەنابەت بکەم ساڵی 14 و 15 و 16 کە پارەکەی تەخیر بووە من و کاتە لە وەزارەتی بازرگانی نەبووم ئەتوانی پرسیارکەی من لە مانگی 2020 هاتوومەتە وەزارەتی بازرگانی بەڵام ئەوەندەی کە هاتووم ئەو بابەتە ڕوبەڕوون بۆتەوە جوتیار هاتوو سەردانیان کردوین ئێمە هەمیشە دەرگاومان کراوە بووە ئێمە من کە هاتم ئەم وەزارەتە ئەو پارەیە مابوو بۆ چونکە ئەو کاتانە حکوومەتی بۆکو عەرزم کردی مەسەلەی تەسویقی گەنم لە عێراق مەرکەزیە وەزارەتی بازرگانی فیدراڵ تەحملی هەموو ئەو پارەی گەنمی جوتیارانەکە جا ئەو بابەتە مابوو نەک 500 میلیارد تقریبا نزیکی 700 میلیارد و شتێکە پارەی ئێستا هەمووی وەرگیرا لە کابینەی نۆ هەموو پارەکە وەرگیراوە من لە چەند ڕۆژی ڕابردوو توانم بڵێم 10 ڕۆژ پێش ئێستا مقابلەیەکم هەیە لەسەر پاراستنی ئاسایشی خۆراک لە کەناڵی کورسان 24 توانین لەوێ سیرکەی دڵنیام لەوە چه سەیرش کرد بێ لەوێ باسی و بابەتەم کردووە ئەو مەبالغانە هەمووی وەرگیراوەتەوە یعنی ئێستا هیچ جوتیارێک نییە ئەوە چەکەکەی لا مابێتن پارەتان داوە بە هەر هەمیان بەڵێ پارەمان هەموو جوتیارەکان 14 و 15 و 16 هەموو پارەکانیان وەرگیراوە و چەکەکانیان وەرگیراوە پێم وابێت بۆ ئەوەی کە شتەکە زۆر دروست بێ پێم وابێت لە هەولێر چەند چەکێک ماوە هەڵەیەکی ژمێرەیی هەیە لە بینی لە بەغا پێوتێ حاسوب لە بینی حساباتی بەغا لەگەڵ حساباتی ساولی هەولێر ئەوش زۆر کەمە شتێکی وانە چەند دەبێت تقریبا چەند بەڵێ وڵی کا قادر ئێستا کە تەلەفۆنەکەی من جەنابەت کە ڕۆژنامە نووسی ینی لەسەر متمانە وتم جوابتەیەمە و کاتش پێم وتم بەخوا کا قادر من لە پرسیار و شتڕا ناکەم ئەگەر لە حەدی بەس ئەمە پرسیارەکانمان ئەوەیە کاک سەردار بەڵێ قادر پرسیارەکان پرسیاری خەڵکن جەنابەت زۆر بە جوانی دەیتە ناو بابەتەکەەوە من پێم خۆشە کە تۆ خەمی جوتیاتە خەمی خەڵکە خەمی هەرێمتە ئامادەم نەک ئەوە چەند پرسیاری واتە بە جواب بدەمەوە من عەرزم میست ئەوە بڵێم ئێستا ئەگەر پێشتر پرسیارەکانت بناردایە بۆ من بۆ نمونە بتایە چەندێک ماوە پێمەوتی ئەو ڕقەمە ماوە کێشەکەی ئەوەیە لەسەری بەس کێشەکە کێشەی حاسوبە شتێکی وانی حەل نەبێت چاوەڕێی دیژنێشی لە بەغا بێت سەیری حاسوبەکان بکەن مطابقیکەن چەکەکان ئیطلاق ببێ ئەنە ئێستا بتوتە فەرزەن پرسیارەکان بناردایە بۆ من جوابەکان هەمووی بۆ حازەکردی بەڵام بەشێوەیەکی گشتی ئەوە جوابەکەیە بەڵێ کاک سەردار پەیوەندی تو لەگە شەریکەی سەردار چییە ئەڵێن بای ملیۆنێک دۆلار زەری بۆ شتیان لێ وەرناگرین و مشکلەیەک تێ لەگە پارێزەرێک بە ئەلف دەست پێ دەکاتن شەریکەی سەردار مەبەستت شەریکەی سەردار بۆچی ینی نازان مەگەر ڕوونتر گومرجیان لێ وەرناگرن لە گومرجی بازرگانی شەریکەی سەردارە و بوویتە مشکلەت لەگە پارێزەرێک بە ناوی ئەسما تا چەند ڕاستاوە من شەریکەی سەردار بزەبە دەگەر پێم بڵێ ینی ساحێبەکەی چێە
ئەمە یەک و من کەسیش ناناسم بە ناوی ئەوەی کە باس کرد ئەو ناوانە من ناناسم و بابەتی گومرگ پەیوەندی بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی نییە پەیوەندی بە هیچ لێ خۆشببوونتان لۆ دەرنەکردین ئەخ شەریکەی سەردار خۆ من لە ئەوروپان بەزەت و لە کوردستانی ئازانی چێە ئەخر نازانم بێ ڕوونتر بڵێ چونکە من ناتوانم دەست بۆ کەس لێش بکەم ینی بڵێم فڵان کەس جەنابەت ناوەکەی بڵێ من ناتوانم جواب دەمەوە بەپێی ناوەکەی خۆی بەڵام ئەو ناوانە ینی من هیچ تەعاملێکم لەگەڵانیان نییە نە کۆمپانیاکە و نە ئەو بەڕێزەش ئەو پارێزەرێک و پێما بێ باست کرد نایناسم و من بابەتی گومرگ و ئەوەی کە ئەفاکرێن گومرگ عایدی وەزارەتی بازرگانی پیشەسازی نییە سەر بە وەزارەتی دارایی و ئابووری و بەڕێوەبەرایەتی گشتی گومرگەکانە لە دەواازەکان یعنی ئێستا هیچ تووشی مشکلەی دادگایی نەبوونە لەسەر ئەو کەیسی شەریکەی سەردار کە ئەفای گومرگ بکرێتن بە پێ قسەی تو وانیا بە هیچ شێوەیەک من ئاگام لەو کەیسە نیە و تەداخلم لەو کەیسە نیە ئەگەر دیکۆمنتی شتەیە من تەداخلمەیە بیخەڕوو من کاک سەروەر لە کاتێکدا جوتیاران چار نەک جوتیار ینی کارمەند و خەڵکی کوردستان 4-5 مانگا موچەیە وەرنەگرتە 3 مانگ 4 مانگا ئەڵێن چاردەی مانگ تا هۆچی 2024 لەو تویان و کاک فەرهەنگی وەرگیرایە و پێشترێش سیارەشتان وەرگرتیە باشە ینی بە جددی چ پێویست دەکا وەزیر یاونی وەچیل وەزیر یا مدیر ئامە سیارەی تاهوی 2024 لۆ بکردێت لە کاتێکدا خەڵک لەو پەڕێوەزە خراپیە وایە کەی سیارە بۆ من کڕاوێک وایە لەو ماوانە چاردەی 12 لۆ تویان و کاک فەرهەنگیە تاهۆچی ڕەشی 2024 بە 100 ملیۆن دینار من ئەگەر پرسیارەکە تەواو بوو بدەی وەڵام بدەمەوە بەڵێ من پێم خۆشە ئاوا پرسیار یەکەم من هەفتەیەکە لە سەفەرم و لە سەفەریش بووم من بە جەنابتم وتووە ئەمە یەک من ئاگام لەو بابەتە نییە ئەگەر 2000 ئەمە یەک دوو من سیارەی تاهۆم بە هیچ شێوەیەک نییە من کە هاتوومەتە ناوحکومەتی هەرێمی کوردستانەوە وەکو هەموو فەرمانبەرێکی حکوومەت کە بریکاری وەزارەتی بازرگانی پیشەسازیم سیارەیەکم بۆ کڕاوە ساڵی 2021 هەتا ئێستا بەس ئەو سیارەیەم پێ و من سیارەی تاهۆم نییە ئەو سیارەی تاهۆی لەو ڕۆژان ئێتوەزی و چیلوەزیری کاکە سەروەر 2024 سیارەیەک بە 100 ملیۆن دینار بە چه حەقێک دەکردرێت لەو وەختەی کە من بە منیان گوتیە لۆ تویان لۆ کاک فەرهەنگە ئەگەر بۆ منیان کڕی بێ ئەمە معلوماتەکە زۆ داوای لێبوردن یەکەم ئەبێت دوای لەو کەسەش کە معلوماتەکەی داوەتەوە بۆ من نییە ئەگەر بۆ کاک فەرهەنگیش بێت قەزت کاک فەرهەنگ خالیدی بەڕێوەبەری دیوانە بەڵێ ئەگەر بۆ کاک فەرهەنگ کڕا بێ کاک فەرهەنگ بەڕێوەبەری گشتی دیوانە کاجێڕ و داراییە مافی خۆی تێگە سیارەشی بۆ بکڕێوەکو هەموو بەڕێوەبەری گشتێکی تر لە وەزارەتەکانی ترا لەبەر ئەوەی من ئەو بەڕێزاوەنە ئەزانم لە 2014 مدیر عامە لە وەزارەتە و ئەو سیارەی کە پێیەتی سیارێکی کۆنی مۆدیل 2013ە هەردە ساڵێکیش جارێ حکوومەت سیارەکان نوێ ئەکاتەوە ئەگەر سیارە بۆ کاک فەرهەنگ کڕابێ پێما بێ مافی خۆیەتی و هیچ جۆرە کێشەیەکی تیانە باشە کاک سەروەر یعنی چۆن ئەبێت ئەزانم یعنی ئەوە دامانەوەکە و قانونەی کە لە ناو حکوومەتی هەرێم هەیە پەرلەمانتار 50 ملیۆن وەگرێ سیارە وەگری کاکە ئەو بەس بەڕاستی ئەمە معاناتەمان هەر لە دەست ئێوە نییە لە دەست هەمووانە ئەزانی لێرە هیچ وەزیر و هیچ پەرلەمانتارێک سیارەی بۆ ناکردرێ نەک 10 ساڵ جارێک ئاوە بۆی نوێ بکرێتەوە بە 100 ملیۆن لە وەختەی گەورەترین قەیران هەیە ئەوە تاوانە ئەوە یعنی خەڵک حکوومەتی هەرێم پارە نادات بە موچە کە خەڵک مانگێک ئیش دەکات کەچی بۆ بەرپرسەکان بەگشتی هەموو وەزارەتەکان سیارەی 100 ملیۆنیان لۆ دەکردرێ پەرلەمانتار وەزیر ئەو هەموو ئیفادا یعنی دەبێت تەقلیز لەوانە بکرێ بە قوربان هەموو وڵاتێک ئەوە بەگشتیە من دەڵێم نەک ئەتوو هەر ئێوە هەموو وڵاتەکان ئەمە سەرۆکی کڕواتیا بوو یعنی بەشێک لە سیارەکانی خۆی فرۆشکە وەزعی مادی خراپ بوو بەشێک لە سەفەرەکانی خۆی ئلغا کردەوە کاکە دەبێت لە سەرۆکی حکوومەتەوە بۆ خوارەوە ئەو ئیمتیازە سەقەتانە وەربگیرێتەوە ینی وەزیر چییە ئەنی کفرە ئەگەر وەزیرێک وەچیل وەزیرێک بە تەکسی بستە دەوامەک و ئێرە کفرەکە لە چێ دەبێتن سیارێکی 2013 هەبێ بەهەرحاڵ کاک سەروەر باکاتت ئەوەیە کاک سەروەر ئەڵێن تۆ زۆر لە ناو وەزارەتەکەی خۆتان وە کادیرێکی پاراستن لە کاتێکدا ئێستا مۆزەفی مامەڵە دەکەی یعنی جۆرێک لە ئێرهابت هەیە جۆرێک لە توندی تێە لە ترست هەیە لەسەر خەڵک تا چەند ڕاستە ئەو تۆمەتە ئاراستت دەکرێتن
یعنی چۆنەکو کادری یعنی ئەڵێن دانی لێ دەخوڕی وەکو بەرپرسێکی ئەمنی وەکو ئەوەی کە خەڵک لێت دەترسێتن هۆی چی ئەو ترسەتەیە دەبێ وەزیر وەچیل وەزیر نمونەی سادە بوونیان نەبێ وایان نا زۆر ڕاستە قسەکەی جەنابێت من جەنابەت قسەی خەڵکە گوێزیتەوە یا پرسیاری خۆتەوە کاک سەروەر بەخوا من نەک ئەو پرسیارە هیچ پرسیار من لە سویدم 5,000 کیلۆمەتر دوورم لەکوێ دەزانم ئەگەر دوو کەس لە ناو وەزارەتەکەی تو قسە بۆ من نەڵێ یان لە وەزارەتەشکە وایان نا یعنی بەس کاک قادر جەنابێت لە سویدی و لە وڵاتێکی تۆپ دیموکراتی ئەژی باشە پرسیارێک کە چێک نەکەیتەوە کە ئەم پرسیارە یعنی قەزم بە دوواداچوون نەکەی ئایا ڕاستە سەروەر تعاملی وەکو تعاملی کادرێکی پاراستنە یاخود تعاملی وەکو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە هەرچەندە فەرمانبەری هەرچەندە ئەفسەری کادری پاراستنی فەرمانبەری حکوومەتە بەڵام قەزم تەبعاً بەڵام قەزم لەم شوێنەی کارکردنەی منە کە من مۆزەفم لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی یعنی ئەگەر جەنابەت چێکێکی پرسیارەکەت بکردایەتەوە لە دوو سێ کەسی تر بکتایە ئایا سەروەر تعاملی بەو شێوازەیە یاخود بەو شێوازە نیە اینجا پرسیارەکە دەمم کردایە ئەمە یەک دوو دێمە سەر بزەبت وەڵامی پرسیارەکەی جەنابەت من وەکو فەرمانبەریکی حکوومەتی هەرێمی کوردستان کارەکەم بە پێی ئەو دەسەڵاتانەی کە جەنابی وەزیر بە منی داوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا لە پەرلەمان ڕێکخراوە بە من دراوە من بە هیچ شێوەیەک تعاملم لەوە بەدەر هیچ تعاملێکی ترم نییە و من خۆم وازانم کەسێکی ڕق نیم تند نیم بەڵام جێبەجێکردنی تعلیمات زەوابط کاروباری حکوومەت ڕێخستنی هەندێک جار خۆتە زانی ئەمە کۆمەلگایەکی شەرقی سنەتی یعنی ئەگەر بێت و تۆزێک ینی جارێک دوو جا بە ڕێزێکەڵی بە کەسێکەڵی شتەکە جێبەجێ ناکە حقەت خۆتانە لەوەی بڵێن جەنابەت پۆستێکت پێ دراوە بەرپرسی لەو پۆستە پێویستە جێبەجێ بکەی ئەگەر جێبەجێ ناکەی پێویستە لەو پلەی خۆت بێتە خوارەوە کەسێکی تر بێشەکەی تۆ بکە نانە لە ڕووی داری کاک سەروەرەمە قسەمان نییە بەڵێ ئەمە شتێکی وا ڕووی دابێ ئەمە هیچ حرەکەیەکی ئەمنی و پاراستن وەڵانە نییە ئەمە ڕۆچیناکی کاری حکوومەت و حکوومەتداریە بەڕاستی و من بە هیچ شێوەیەک ئەسڵیانی تند نیم ئەگەر توندیەکەم هەبێت ئەوەیە کە من زەوابط جێبەجێەکەم بەڕاستی من مەسئولیەتێکم لەسەر شانە ئامانەتێکە و ئەو کورسی من ئامانەتە ئیمالە سبەینێ لەوێ نەمێنم لەبەر ئەوە پێویستە بە ئامانەتەوە بە دڵسۆزی بە پاچی کارەکانی کاک سەروەر با کاتتەوە نەکەم دەست خۆش ئەمە پرسیارە لۆمان دێ بڕواژ بکە یعنی لە ناو وەزارەتی خۆتە لە چاردێوری و بە هەندێکی وەزارەتی خۆتەوە هەندێکی دەرەوەی وەزارەتە و من ئەو شتانە کە هیچی لە خۆمەوە نەمگوتی و هیچی هەرێکە و یعنی دەزانین ئیشی من ئەوەیە ئاوا ئەو تۆمەتانە ئاڕاستەی وەزیرێک دەکرێت بەرپرسێک دەکرێت ڕوبەڕوو لەگەڵتان باسکەم نەوەک بڵێن ئاها تۆمەت لۆ پەیوەندی ناکەی کاک سەروەر دوایین پرسیار کە هاتی ژوورەکەی خۆت نۆژەنگ کردەوە حکوومەت پارەی بۆ سەرف کرد بووی وایان نا بەتاکی دوایە ئەی ئەڵێن لە ڕێی ئەوە کە هەندێک مقاولی سایل و قشتە پەش پارە دووەرگرتیە تا چەند ئەو تۆمەتە ڕاستە یعنی ئەم پرسیارە لێت دەکەم بە هیچ سێوەیەک من پارەم لە کەس نەگرتەوە من نایانی مقاولەک ئەوەی سایل و قشتەپە لۆیان کردی هەندێک لە مقاولەکان ئەوانیش لۆیان نۆژەنگ کردی و پارەکەی حکوومەت ئەو تۆمەتەت ئاڕاستە دەگرێت من قەت دەست بۆ ماڵی گشتی نابرم کاقادر پێم خۆشە پرسیارێکی مێژوو ئێستا و کاری من بکەی من کەسێک نیم دەست بۆ ماڵی گشتی بەرم و هەموو سمعە و هەموو کەرامەتی خۆم ناگۆڕمەوە بە هەموو ماڵی و من حەزەکەم پێت بڵێم من هەر بە پاچیشم کردەوە بە پاچیش ئیشەکەم و چاویشم لە دەستی هیچ بەڕێزیەک نییە ینی هەر کەسێک مقاول بێ خاوەن کۆمپانیا بێ ئەو کۆی جەنابەت باسکردنەوەی ناوتێنا پارەی گەنم بێ من قەت چاوم لەو شتانە نییە حکوومەتی هەرێمی کوردستان من کە هاتوومەتە ئەم وەزارەتە بریکاری نەبووە ئەم وەزارەتە کاک قادر پێم خۆشە ئەمە جوان ئەگەر بێت و جەنابەت تەجیزکە ئەم وەزارەتە بریکاری نەبووە لەوەتەی وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەیە بریکاری نەبووە کە بریکاریان بۆ داناوە بریکارەکە شوێنی نەبووە ژووری نەبووە ینی هەر جەنابیشت دەڵێ لە ئەوروپای جەنابەت لەوێ ئەژید ینی مدیری مفەوەزی شەریکەیەک لەگەڵ مدیر قسمێک شوێنەکانیان جیاواز نییە لە ڕووی پرۆتۆکۆل و لە ڕووی تۆزێک با بڵین ئەوەی کە هەیە چونکە من بریکاری وەزارەتم ڕەنگە ڕۆژانە بەدەیان وەفد بەدەیان شاندی حکومی دیبلۆماسی بزنس بێن سەردانی من بکەم حکوومەت ئەم شتانە ئەکا لەبەر هەیبەتی
فەرمانبەرە لە باڵاکی خۆیەتی و هەندێک جاریش لەبەر شخصەکەیە و من ئەوم کە بۆ کراوە دڵنیات دەکەمەوە من بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان کردومە بۆ منی نەکرد. وڵای کاگەوەکو جواب بە من دەڵێ بڕوا بکە من نەک لە شەریکاتی حکومی لە شەریکەی لێکسوس و BM و ئەوانەش دیومە ژووری مدیر و ژووری مۆزەفەکان فەرقەچی گەورەی نییە بەڕاستی بەزبار حاڵ ئەوە پرسیارە لە بۆ من هاتیە مەجبورم ئاراستە بکەم کاک سەروەرە تو لەو هەفتەی چەند سەفەرت کردیە یعنی ئیفادت زۆر بووە وایە یان نا یعنی هەمووی سێ چار ڕۆژ لەمەوە بەر لە دووبەی بووی دووبارە هاتیەوە دووبارە چیەوە وایە نا یعنی من بەس یەک دقا یعنی پرسیارەکە لێ بکەم ئەم هەرچەندە ئەوە ڕەنگی نازام دەستەوەی وێنەیەک لە بۆ من ناردیە یعنی ناکرێ وەزیر لە ناو تیارە لەگە خەڵک دابنیش لە بڕی ئەوەی لە بزنسی ڕقەمیەک بێتن و ئەوە ڕاقی یعنی فەرق قەزی من لەوەیە لۆ خۆتان جیا دەکەنەوە ئەو هەموو سەفەرە ئەو هەموو ئیفادا یعنی ئەس پێ ناکەی پارێژی زۆر لە ئەوەی خەڵک دەبیان ئەوە سەفەریش دەکەن لێرە ئەمە چەندین زار بەخۆشت دیتە لە سوسیال میدیا سەرۆک وەزیرانە وەکو خەڵک نۆرمالە سواری قیتارە بێ سواری یعنی هەست پێ دەکرێت خۆتان دایمون سعاد وەزیر و وەکیل و مدیر عامەکان لە تەبەقەشکەدا دەنێن ئەوە و ئەوەش لە حسابی قوتی خەڵکە بەڵێ فەرموو کاک سەرۆر دوایین پرسیارە دوایین پرسیارە یەکەم سەفەری دووبەیم کردووە هەفتەی ڕابردوو بۆ کۆنفرانسی IBBC چوین داوەتمان بواتەوە بە ڕسمی لەگەڵ هەنێ لە بەڕێزەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان جەناب ڕەنگە ڕسمەکان بینی بێ من لەو سەفەرە من نەچوومەتە بزنس کلاس بە هیچ شێوەیەک لە ئیکۆنۆمی بووم ئەمە یەک چوون بۆ دووبەی ئەمە یەک 3 ڕۆژ لەوێ بووم هاتوومەتەوە کە چوومەتە تورکیا کە جەنابت تەلەفۆنت کرد موعیدمان بۆ ڕۆژی یەکشەمە وتت هەرە بێ شەمە بێت وتت شەمە بێت وتم کاک قادر من لە شوێنێکم ناتوانم جواب بدەمەوە هەندێک دەنگەدەنگ لە دەورمە هات پێما بێ و شایدێم بۆ دەی وایەوان نیە ئەو پێشەم بوو کاک پێشەم بوو بەڵێ بەخۆ وتت شەمەیان یەکشەم بەڵێ بەهەرحاڵ بەعەرزەکەم وتم یەکشەمە دوایی یەکشەمە وتت بیکەینە شەمە وتم باشە خۆتە زانی بەهۆی تەمومژەوە 2 ڕۆژ حرەکەی تەیران لە بینی تورکیا و هەولێر ڕاگیرە نازەماگەل لێ یانە سەفەرەکەم وای لێ هات کە لە کاتی تەلەفۆنەکەی جەنابت دوێنێ من لە کاتی سەفەر بووم وتم با کاقادر نەڵێ سەروەر لە پرسیارەکانم ڕائەکە من سەفەری تورکیام سەفەرێکی ڕسمی نەبووە سەفەرێکی شخصی خۆم بووە بۆ بابەتێکی تەندروستی خۆم ڕۆشتم ینی هیچ پەیوەندی بەوە نییە کە من لەسەر ئیفادی حکوومەت ڕۆژبووانە سەفەری تورکیام 3 ڕۆژ لە تورکیا بووم ڕۆژێکیش تارم تاخیر بووە من 4 ڕۆژ لە تورکیا بووم پارەی شخصی خۆم بەکارێناوە 1 دیناری حکوومەت دەگەر تۆ ڕۆژ دیکۆمنتێکت دەستکەوت من سەفەرم کرد بێ حەقی خۆتە گرێ بەڵام من سەفەری شخصی خۆمە جەنابیشت هەندێک جار ڕەنگە سەفەر بکەیتەوە بۆ کوردستان بکەی بە وڵاتێکی تر و من ڕەنگە کەمترین سەفەر بکەم ینی من ڕاستە سەفەری دووبەی IBBC کۆنگرەیەک بووە بە چەند کەسێک حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریمان کردووە بابەتیشی اقتصادی و تجاری و بەرهێنان بۆ بەڵام سەفەری تورکیا سەفەرێکی شخصی خۆمە پێم وایە گەرە و مافەم پێ بدەیت نانە مافی خۆتە منیش پرسیار قسکوت دووبارە سەفەرم بە منیان گوت هەمووی 2 ڕۆژە لە سەفەر هاتیتەوە سەیرە چیتەوە ئەو قسەی ڕاستە بەڵام من عەرزم کردی بۆ ئیشی خۆم ڕۆشتم باش عەرزم کردی بابەتێکی شخصیە باشە کاک سەرۆر زۆر سوپاس بە وەڵامەکان ئەرچیمەش ئەوەیە ئەو هاتۆمە ئەو تۆمەتانەی ئاراستتان دەکرێت ڕوبەڕوو لەگەڵ یەکتر بگەینە ڕاستەکان سوپاس بۆ ئەو سوپاس ڕێزتەیە گرنگەوەیە من بابند بووم بۆ یەکێک لەو بەرپرسە دەگمەنانەی جواب بداوە سوپاس دەکەم نمونەت زێور تاخیر بووم بەڵێ گومانت لا دروست نەبێ بۆیە وتم کاک قادر من لە تەیارەیەم بەڵێ نانە دەستخۆش زۆر سوپاس کاک سەروەر کاتمان گرتین دیدارەکەت بە مقابلەکەت بەدڵ بوو وەڵا ئەمە پرسیاری خەڵکە تەحویل دەکەم ئەم وەکو پۆستێک سەرچاو کاکە سەروەر سەرچاو